عەبدولکەریم قاسم، نەفرەت یان شانازی، کڵێشەی وڵاتی عێراقی سەر لە نوێ داڕشتەوە، سیستەمی پادشایەتی کۆتایی پێهێنا و سیستەمی کۆماری جێبەجێ کرد. بۆ ڕێگری لە ئاژاوە بە دزیەوە نوێژی دەکرد تا کەس نەزانێت سەر بە کام مەزهەبە. یەکەم سەرکردەی عێراقە کوردەکانی وەک هاوبەشی خاکی عێراق ناساندبێ و مافی پێدابن. ئەو کەسە عەبدولکەریم قاسم بوو. لە ساڵی 1914 لە گەڕەکی مەهدیەی نزیک ناوچەی ڕەسافەی شاری بەغداد لە خێزانێکی کەم دەرامەت و هەژار لە دایکێکی شیعە و باوکێکی سونی لە دایک بووە. باوکی پیشەی دارتاش بووە. سەرباری نەبوونی و هەژاری لە ساڵی 1931 توانیوێتی قۆناغی ئامادەیی بەشی وێژەی لە بەغداد تەواو بکات. عیسا پژمام بەرپرسی دەستگای ساواک کتێبێکی بەناوی نێنیەکانی ڕێککەوتن نامەی جەزائیر نووسیوە. لەو کتێبەدا بە بەڵگەوە ئاماژەی بەوە کردووە کە دایک و باوکی عەبدولکەریم قاسم کوردی فەیلی بوون، بەڵام ئەو سەرۆکە نەک تەنیا ڕەگەزی خۆی بەڵکو مەزهەب و باوەڕی خۆشی دەشاردەوە تاکو نەبێتە مای ئاژاوە لە عێراقدا. لە ساڵی 1932دا وەزارەتی بەرگری عێراق کۆلێژی سەربازی ڕاگەیاند. عەبدولکەریم قاسم لەو کۆلێژەدا وەرگیرا و لە ساڵی 1934 بە سەرکەوتویی بە پلەی ئەفسەری دووەم دەرچوو. لە بواری سەربازی و سەرکردە سەربازیەکاندا زۆر سەرکەوتوو بوو وە پلە و پۆستی باڵای وەرگرت بوو. ساڵی 1958 گۆڕانکاریە گەورەکان ڕوویاندا. عەبدولکەریم قاسم پلانی کودەتایەکی دانا و عەبدولسەلام عارفی هاوڕێی جێبەجێ کرد. لەو ساڵەدا بە کودەتایەک کۆتایی بە سیستەمی پادشایەتی هێنرا لە عێراق و عەبدولکەریم قاسمیش وەک یەکەم سەرۆک وەزیرانی عێراق دانرا. لەگەڵ دەست بەکاربوونیدا سەرۆکە نوێیەکە کۆمەڵێک گۆڕانکاری بەرچاوی کرد کە بوونە مای سەرنجی کۆماری عەرەبی و وڵاتانی جیهان کە ئەمانە گرنگترینیان بوون. گۆڕینی سیستەمی دەسەڵاتی عێراق لە پادشایەتیەوە بۆ سیستەمی فیدراڵی و کۆماری، هەڵوەشاندنەوەی سیستەمی دەرەبەگی و نەهێشتن و لەناوبردنی دەسەڵات و قۆڕەخکاری هۆز و عەشیرەتەکان، ئازادکردنی زیندانی کراوانی سیاسی و ڕێگەدان بە گەڕانەوەی سەرکردە کوردەکان، بە تایبەت مستەفا بارزانی بۆ ناوخاکی عێراق. لە ساڵی 1958 دەستورێکی کاتی پەسەند کرا کە تێیدا دانینا بە مافە سەرەتاییەکانی گەلی کووردە. تەنانەت ئاڵای وڵاتی عێراقی والێ کرد کە بە دڵی کوردەکانیش بێ و وێنەی خۆرێکی تێدا جێگیر کرد. عێراق لە سەردەمی عەبدولکەریم قاسمدا سربەخۆیی زیاتری پێوە دیار بووە و لایەنگر و ژێردەستەی ڕۆژ ئاوا نەبووە، بە تایبەتی ئەمریکا و بەریتانیا. گرێبەستە ئابووری و بازرگانیەکانی لەگەڵ وڵاتە سۆسیالیست و بێلایەنەکانتا کردووە. هەموو ئەم گۆڕانکاریانە وایان کرد نەیاری زۆر بێ و هێزەکانی تر چاویان لە پۆست و دەسەڵاتەکەی بێت. گەرچی ماوەی دەسەڵاتی قاسم تەنیا 4 ساڵ بوو، بەڵام دکتۆر عەقیل ناسری نووسەر و توێژەر ئاماژە بەوە دەکات کە 39 جار هەوڵی کودەتا دراوە دژی سیستەمەکەی قاسم. بەردەوام هەوڵی لە ناوبردنی قاسم دراوە و هەندێک سەرکردەی عەرەبی وەک جەمال عەبدولناسریش زۆر دژی قاسم بوون. بە ئاشکرا و نهێنی هاوکاری و یارمەتی دەربوون بۆ لە ناوبردنی ئەو سەرکردەیە. لە کۆتاییدا عەبدولکەریم قاسم کۆمەڵێک هەڵەی کرد و بیانیویدا بەدەستەوە بۆ نەیارەکانی تا لە ناوی ببن. دیارترینیان ئەوە بوو کە وڵاتی کوێیتی وەک 19هەمین پارێزگای عێراق ناوبرد. بەم هۆیەوە عێراق لە یەکێتی وڵاتانی عەرەبی کرایە دەرەوە. کودەتا لە مێژوودا هەمیشە ئاسایی بووە، بەڵام نائاساییەکە ئەوە بوو نزیکترین هاوڕێی قاسم کە عەبدولسەلام عارف بوو لە ساڵی 1963دا کودەتای بەسەر دەسەڵاتەکەی قاسمدا کرد و ئەمەرجی دادگاییەکی دادپەروەرانە دەستگیری کرد. بەڵام یەک ڕۆژ دوای کودەتاکە هاوڕێکەی خۆی لە بینەی ڕادیۆی دیجلە قاسمی گول لە باران کرد. وێنەی تەرمەکەشی بەبێ سانسۆر لە تەلەڤیزیۆنی عێراقیەوە پیشانی خەڵکی عێراقدا. بەم جۆرە عەبدولکەریم قاسم وەک چۆن بە کودەتا هات بە کودەتاژ لابرا و کۆتایی بە دەسەڵاتەکەی هێنرا. ئەوەی کە تا ئەمڕۆ یەکلا نەبووەتەوە لەم مێژووەدا ئەوەیە کە ئایا سەردەمی دەسەڵاتی قاسم بۆ عێراقیەکان باش بووە و دەکرێت وەک سەردەمی بوژاندنەوەی وڵاتەکە سیر بکرێت، یاخود ئەم سەرۆکە دەرگای نەهامەتی کردەوە بۆ وڵاتەکە. چونکە لەو کاتەوە تا ساڵی 2003 چەندین جاری تر کودەتا ڕووی داوە و لە ناوبردنی سەرۆکەکان و
گۆڕینی سیستەمەکان لە سەردەمی قاسمەوە بوو بە مۆدێلێک بۆ عێراق و عێراقیەکان ئاوارەیی و ماڵوێرانی و ناسەقامگیری بوو بە بەشیان. ئایا تۆ چۆن لەم مێژووە دەڕوانیت؟ شانازیە یاخود نەفرەت؟